افکارگاه کارتونی دی یک دم جمرده 7200 متر زجاج کارتونی آنکو دمه که ده افکارگاه 4 میلیون و 500 متر زجاج شکیتن کارتونی برهمتینه. نوترین کارگاه برمینان کارتونی لحولیره دمیدین کردستان روداوی دا ببینن. دناوا کارگاه نافچه پیشسازی یا تیمار لحولیره. کارگاه هدیه ذهبیه آنکو دیاریا زرین یا برمانینا کارتونی نو هاتیه دانین. اف کارگاه داویا سالا در بازبوی دا سالا 2024 دست به کار بو. زیدتری 8 کارمند دوی کارگاه دا کار دکن. اف کارگاه یک از کارگاه نو ین برمانینا بوکسن کارتونی دکاره هیا 4.5 میلیون متر دوجا ین کارتونی دمه که ده بکه بوکس. ابدما باش بینرین برنامه میدین کردستان از دلرتلی مد برنامه که نودال گلهوین هجام لباجار حولیره. اف کارگاه کارتونی دکاره دی 24 دم جمرنده 172,800 متر دوجا جشیتن کارتونی در روزه که ده برهم بینه آنکو مانه اف کارگاهانه 2000 طن کارتونی و شیتن کارتونی دکاره دناوا اوی کارگاهی ده برهم بینه و دروز بکه و بخط نوا بازاران ده. گلمه بین اما ایک جه 5 کارگاه مزان لحولیر تایبت یعنی کارتونی نشانی هوا بده کاچاوا کارتونی به کوالیتی که برس به ریا کار اینانا آمیرین هر نو ین درزبونا کارتونی ادوی کارگاهی ده امین نشانی هوا بدهیم. همو بر همه وی کارگاه بوکسن کارتونی جبو پاکت کرنینه ده ناوا کارگاه کردستانی دا تیم بکار آنین. اف کارگاه آمیر نوین روبوتیک جبو کارگاه خود دابین کرنه. هیا کوالتیا بوکسن کارتونی ین وی کارگاه لحولیره زیده تر بکه. سالی 2008 باوکم کارگاه چی کارتونی درست کرد. امش بردوام بوین شهر زایمان لبواری کارتون بدسینا. و هر وال آخری سالی 2024 هولم دا بخون کارگاه دا مزرینم نسر روبری 20,000 متر دوزا و الحمدلله کارگاه کمان دا مزراندو استدس به ایشکردنەکەی دەکەن و ئەو کارگەی کە دامان مەزراندووە باشترین مەچینەمان بۆی بەکارهێناوە لە ڕووی تەبعکردن لە ڕووی چاپکردن دوو تەبعی گەورەمان هەیە خەتەکی گەورەی لاینمان هەیە و کاپاسیتی فول کاپاسیتێگە ئیشکە ماگانە 2200 تن ئیش دەکەین و باشترین جۆری کوالیتی دەدەینە بەردەستی مشتریەکانمان و هەروەها هەوڵمان داوە لە ڕووی موعیدەوە لە ڕووی وەختەوە با کەمترین وەقت دەینە بەردەستی مشتریەکانمان. دریجایی اوی هلا برمانینا شیدن کارتونی کشبو درزبونا بوکسان برهمتینن زیده ترج نوت متران. اف بارگرهنه نها الویر آماده نوا کارگاه دا ویش بو کارگاه که ما یا دهوکه وی کارتونا ببا هر سکیبه که جوانا اربالت که جوانا جه 100 کارتونا پکته نزیکی 18 سکیپان وی بچه نوا وی بار هلگری ده و وی برف کارگاهی بچه جبوک و برهم خواه دناوا اوان کارتونانا بدانن بله هیا حتی اف کارتونه چه بن دناوا کارگاه کارتونه ده ام پیوستی به ورقه نه اف ورقه تایبته وکو اوان رولا دهن جه در وی ولاتی وکو ماده که خام جبو اوی کارگاهی کو اف رولن هنیجی دریجیا ورقه وان جه نافبرا 9000 هیا 15000 متران دریجن هر رولک نزیکی طنک و نیوانجی گرانی کیشه هر رولک جوانه اف کارگاه پیوستیا و هگر کارتونن
دو قاتی چکن آنکو دو طبق یعنی سه قاتی چکن سه طبق یعنی جید 5 قاتی هر چند قاط به دبه هنده رولن اوها بخند ناوا آمیر برامینانه دا که قناغا یکمش درزبونا کارتونه اگر 5 قاطی بد به 5 رولن اوها اگر سه قاطی جی بد به سه و اگر دو قاطی جی بد دبه دو رولن اوها بخن اتناوا سری هلا برامینانه دا روزانه نزیکی 20 یا 25 طن جوی ورقات تایبت دخن دناوا آمیری دا آنکو هلا برامینانه ها کارتون چبن ام دکارین بیجین اف 25 تونن هنه 20 تا 25 تونن هنه دبن نزیکی 15 تا 20 رولن اوها دبا بخا دناوا آمیری دا و دست به برامینانا کارتون و شیتن کارتونی بکرن بریا کمپیوترن لسر هله کنترولا و هلا مازن دکن هر وها شیتن کارتونی جه 2 3 هیا 5 قاطان دروز دکن همو قناغن برامانینا شیتن کارتونی تن چافدیری کرن هیا بباشی و بکارانینا هلما آوه قاطن ورقی لسر هفت دانن و بهز بکوه کارگەکەمان و گرنگترین بەشی ئینتاجەکەمانە کە خەتەکەمان دەگرێتەوە کە پانی خەتەکەی 180 مترە لە دقەیەکدا 120 متر کارتۆن دەردەکاتن دەکاتە لە مانگێکدا 4 ملیۆن و نیو کارتۆن دەردەچوێتن بە بەپەنیەی دەکاتە تقریبان 2000 تن کارتۆن ئێمە ئیش دەکەین بە مانگانە و تیمەکەمان پێک دێتن لە کەسانی شارەزا و وەستایەکانمان زیاتر لە دەرەوەمان هێنا و کوردی خۆمانیش زۆر کار دەکەن لێرە بە شێوازی سەردەمیانە و خەتەکەی مە پێک دێتن لە دەتوانین 2 طبق و 3 طبق و 5 طبق ئێمە کاری لەسەر دەکەین بەو داواکارانەی کە کڕیارەکانمان لە بۆمان دەنێرن ئێمە ئیشی لەسەر دەکەین. لە ناو کارگەکەی ئێمە زیاتر لە هەشتا گەنجی خۆماڵی ئیش دەکەن و هەروەها چەند وەستایەکیشمان هەیە کە وڵاتانی دەرەوەن چونکە ئەو سنعەتە بۆ ئێمە نوێ ینی هەمیشە پێویستان بە وەستایەک دەبکە خیبرەی هەبی لەو ئیشە چونکە ئێمە وەکو کۆمپانی ئەلهەدیە دەمانێت باشترین جۆری کوالیتی بدەینە بندستنی مشتریەکانمان زۆر جار کە پێویستمان بە وەستایەک دەبێت و داواکارین لە حکوومەت فیزمان بۆ ئاسان کە چکە ئەو سنعەتە نوێ لە بۆ خەڵکی ئێمە هەتا گەنجەکانی خۆمان تەواو فێر دەبن ئەوانی کە بێگانە نەپێویستان پێیان نابێت. پشتی کارتون دی بەشی یەکەمێ بەشی بەرامێنانێدا تێ دروستکردن تێ بەشێ برینێ لە بەشی برینێژی ئەلوێرێ دوو قۆناغانە یەک برینە مەقەسە یەکەم دەست پێت کە کارتونێ بفرەیت برە و مەقەسە دووەم دەست پێت کە بێ درێژی دبڕە هەردووژی ئۆتۆماتیک ڕۆبۆتیک کار دکەن ئانکۆ ئەلوێ دەرێ مەقەسە یەکەم سەرێ نوێ هەنە دەست پێت کە کارتونێ دبڕە بفرەیی و هەمان دەمێدا هەردوو ئالیان لای ڕاستە و لای چەپێ کارتونێ ئەویژی دبڕە ئەم کۆچ بژین پارچەیەن زێدەنە و تووشینە دەف مەقەسە دووەم بەلێ بدوو قاتان یەکێ دبە قاتی ژێری و یەکێ دبە قاتی سەری وەکو دیار ئەلوێ دەرێ ئەف مەقەسانە ئەپڕەیە داتایەن کو بەشێ بەرەمێنانێ ji beşê plandananê wergirtî navdayîne evê meqesane dest pê dike elê dov dirêjiyê evê kartonê şîtên wê dibara dike şît ev şîtên hene wê amade bin bû beşê printingê mîna ev şîtê hene eger ez êkê nîşanî we bidim pila germatiya wê jî heye li aliyekî spî ye ji bo printingê û li aliyekî jî qawaya weke kartonî her çi sayzek be ev her du meqesene hene bi firehî hem jî bi firehî ewha hem jî bi panî ew dibirin. Piştî hîngê ev şîtên hene bînerin Mêdîn Kurdistanê diçin beşê printingê li beşê printingê li wê derê jî bi çend rengeka dest pê dikin karê printingê dikin û dişînin beşê boxingê. Li vê derê dibe gotayî beş ji dirûzbûna kartonê li beşê berhemhênanê. Piştî otomatik ji aliyê meqesên li ser hêlê şît hatîne birîn û wê bibin box şît tên komkirin û didanin cihekê taybet heya pila germatiya wan normal lê bibe berî
بچن بەشی چاپکردنê. ئێمە وەکو بەشی دیزین لە کارگەکەمان ڕۆژانە تاوتۆ لەگەڵ بەشی فرۆشتن دەکەین بۆ وەرگرتنی پێوانەی ئەو کارتۆنانەی کە لەلایەن کڕیارەکانمان وەری دەگرن بۆ دیزین کردنیان. هەندێک کڕیارمانەیە خۆیان دیزایانی دروست کراویانەیە و هەندێکی تریشمان هەیە دیزایانیانە ئێمە وەکو بەشی دیزین یارمەتیان دەدەین بۆ هەڵبژاردننی دیزایانێکی گونجاو سەردەمیانە کە بگونجێ لەگەڵ بەرهەمی کاڵایەکانیان. و دواتر ئێمە کە ڕەزامەندی کڕیارمان وەرگن لەسەر دیزینەکە دەنێرنە بەشی کلێشە کە لە کلێشە گەڕاوە دەینێرین بەشی چاپەمەنی. ئێمە وەکو بەشی دیزین دەچین سەرپەرشتی دەکەین. ئەگەر پێوانە و ڕەنگەکان گونجاو بوون ئەوە بەردەوامی پێدەدەین و تاوەکو کارتۆنەکان بە شەوەیەکی ڕێکوپێک و جوان بگاتە دەستی کڕیارەکانمان. ئەف هەردوو ئامێرن چاپکردنێنە لەسەر بۆکسن کارتۆنی. هەردوو هێلن چاپکردنê ji heft beşan pêk de hemû jî robotîk kar dikin. Li ser şîtên kartonî bi 4 rengan çap dike. û lê dawiyê jî qalibek heye boksên kartonî dibira û amade dike. پرۆسەی کارکردنمان بەوە دەست پێ دەکات کە کەرستەی خاو لە هێڵی بەرەمێنانەوە دەردەچێت. پاشان بۆ ماوەی کاژێرێک بۆ 2 کاژێر پشووی پێدەدرێت تاوەکو بچێتە قۆناغی چاپەوە. ئێمە 2 ئامێری چاپمان هەیە. یەکەمیان ئامێرێکی گەورەیە کە درێژی سلندەرەکەی 290 سانتیمەتر و تیرەکەی 150 سانتیمەترە و توانای بەرەمێنانی 4500 بۆ 5000 دانەی هەیە لە کاژێرێکدا. ئامێری دووەمیشمان بچووکترە کە درێژی سلندەرەکەی 190 و تیرەکەی 8ە. توانای بەرەمێنانی 6500 بۆ 7000 دانەی هەیە لە کاژێرێکدا. هەردوو ئامێرەکەمان توانای چاپی 4 ڕەنگیان هەیە. بۆ هەر ئامێرێک تیمێک لە 3 کرێکار و سەرپەرشتیارێک کار دەکەن. 2 کرێکار بەرپرسن لە پێدانی کەرەستە بە ئامێرەکە. کرێکارێک لەسەر ئامێری بڕین کار دەکات و تەکنیکارێکیش چاودێری گشتی کارکردنی ئامێرەکە دەکات. لە بەشی چاپکردن تیمەکەمان لەگەڵ بەشی دیزین کە پێشتر کە ڕەزامەندی وەرگرتووە لە کڕیارەکان دەست دەکەن بە چاپکردن و بە ڕەزامەندی کەستمەرەکەی. لە پاشان دەینێرین لە بۆ بەشی چەسپ و لە بۆ بەشی تەخلیفکردن. لە بۆ بەشی تەخلیفکردن و بۆ بەشی بارکردن. ئەوەی ئێمە لێرە زۆر گرنگی پێدەدەین وەکو کۆمپانی ئەلهەدیە دەهەبیە کار لەسەر ئەوەی دەکەین کەستمەرەکە کڕیارەکەمان ئەوەی بەدەست بکەوێتن کە دەیەوێتن. جاتر لە ڕووی زۆریەتی ئەو کارتۆنەی بەرزترین کوالێتی یان بۆ کوالێتی کە بەخۆی داوای دەکاتن بتوانین پێشکەشی بکەین. ئاوایەکی ئۆتۆماتیک کارتونên ئامادەکردی birêya vê hêla li vok û van qayîşan li ser hevdû didanin û kom dikin û dikin balêt. ئەو کارتۆنانێ ئێمە کە دروستی دەکەن بۆ کارگەکان چونکە هەر کارگە و کوالیتی هەر کارگە و تەبعی خۆی دەوێت لۆگۆی خۆی دەوێت ئێمە بۆ هەموو کارگەکان ئیش دەکەین بۆ هەوڵشمان داوە باشترین کوالەتی بن دەستی مشتریەکانمان و هەروەها باشترین جۆری مواد خامی کارتۆن بەکاردەهێنین. Ev baletên amadekirî ji bo qonaxeka din diçin. Ew jî ji re dibêjin folderî, anko, şîtên kartonî dibin box. Qonaxa dawiyê ev herdû hêlene ku hemû cûr û qebareyekên boxên kartonî li vê derê durust dikin. ئێمە وەکو بەشی لاپچەسپ فۆڵدەری کارگەکە کە دەبینەوە کارتۆنانەی کە لە چاپەوە کە دەرەچی دێتە لای ئێمە لێرە بە شێوازی لاپچەسپ یاخۆ فۆڵدەری پێلێن ئەیکەینە بۆکس و لێرە لەسەر سکێبە کە بەخۆتان نەبین لەسەر سکێبە دانرێتن بە کەیفی مشتە کڕیارە بەڕێزەکان کە چۆن بیان بێ ئەمە ئەو هەبوویان دانین و لێرەش کە خلاص بوو
تحویلی کۆگایەکەین لە کۆگاش ئەی پێچنەوە جوان قەیدی لێدەن و پاشانەکە تەلەفۆنەکە پەیوەندیەکەین بە بار هەڵگرەکان دێن لێرە بارەکان بارەکەن و ئەگەێنە دەستی کردگارە بەڕێزەکان لە بەشەکە ئێمە دوو ئامێرمانەیە ئامەری فۆڵ دەرمانەیە هەر ئامێرێک لە سەعاتێک توانێت ئەوەی هەیە 5,000 کارتۆن بەرهەم بێنێتن کە لەسەر سکێبەشماندانە هەر سکێبەی مەثەڵەن سکێبە هەیە 1000 کارتۆنە هەیە 1500 کارتۆن لە سەدانین هەر ڕەبتەچی کارتۆنمانەیە پێستەبقمانێ 10 کارتۆنە هەیتمانشی سێتەبقە 15 کارتۆنی لە سەدانین. خودی کارگه ji حکومتا کردستان و گرنگیدان به پیشسازیا کردی رازی نینه دخوازه زیادتر حکومت گرنگی به کار وان بده. و داواکاری لە حکوومەت هێرێم کوردستان کە پشگیری ما بکات لە ڕووی پێدانی پارچە زەویە چونکە ئێستامە زۆر پێویستمان بە زەویە حکوومەت هەرێمی کوردستان یارمەتیمان نادا بە هیچ زۆرێک کارگە ڕۆژانە خۆی گەورە دەکات پێویستی بە مەساحەی زیاترە ئێستاکە ئەمە دەمانێت خەتێککە زیادکەن دوو تابعیتکە زیادکەن بەڵام شوێنمان نیە چەند جارێک چوینەوە بەرهێنان داواکاریمان پێشکەش کردوونە و تەقدیمان کردن جارێ ئەرزە ڕاوەستا بەس داوا لە حکوومەت دەکەم لیژنەیەک دروستکە ئەوانێک کە بە فعالی ئیش دەکەن پێویستیان بە زەویە زەویان بداتی ئەوانێک کە ئیش ناکەن و زەوی وەردەگرن و دەفرۆشنەوە بە لیژنەیەک زراعەتێک دروستکە لێیان بستێنەوە کە یەکە چوەچیمە حەزم لێ لیژنە بێ حکوومەت بێ سەردانمان بکە ئەمە بە فعالی ئیشەکە دەکەین و ئیشەکە بە مەزبوطی دەکەم زەریبەی خۆمان دەدەن زەمان اجتماعیمان هەیە ئەو شتانێکە حکوومەت لێمان داوا دەکە هەمووی بە زیادەوە دەدەن و داواکاریشن حکوومەت تەسهیلاتمان زۆر لێ بکە چکە لە هەموو دنیایەک لە هەموو دەوڵەتێکی پێشکەوتو بە دوو شتی دەوڵەت پێش دەکەوێت بە سەناعەت و بە زراعەت ئەگەر ئەو دوو شتت نەبێ دەوڵەتێکی دواکەوتو دەردەچن و داوا لە حکوومەت دەکەم تەسهیلاتمان زۆر بکە ئێمە وەکو خاوەن کارگەکان زۆر مەعاناتمان هەیە زۆر جار پێویستمان بە وەستایەک دەبێت لە دەرەوە مهندیسێک شتێک داوای فیزە دەکەن لە وزارەت ناوخۆ فیزەکەمان لێ ڕادەگرن ئەو وەستایە ئەو میکانیکە کە پێویستمان پێەیە ماگەک دوو ماگ ئەو گەنجە خۆمالیانی خۆما فێر دەکە و دەینێرینەوە هیچ حەزمان لێ گەنجی خۆمالی ئیش بکە نەک نەفەری غەریب و مهندیسی غەریب ئەوەی کە لەکەنمە ئیش دەکات 1985 کوردی خۆمانەنە داوا لە حکوومەت دەکەم لیژنەیەک دروستکە بە دووادا چوونە بکە لە ناوچی پیشەسازی تیمار بەڕاستی ئاوی ئاو نییە کارەبای کارەبا نییە ئێستا کە کارەبایەکە بەڕاستی باش بووە حکوومەت ئەگەر یارمەتیم بکە ئەم لە یەک خەتی دەکەمە دوو خەت لە هەشتا گەنجی خۆمالە دەکەمە 106 گەنجی خۆمالە لە 2000 تن دەکەمە 4000 تن بەسکا کەشتانە بە چ دەکرێت بە پاڵپشتی حکوومەت دەکرێت زۆربەی خاوەن کارگەکان عینە معاناتیان هەیە عینە مشکلیمی وەکومنیان هەیە بینی خۆما قسە دەکەیت کە ئەو کەسانی نامستحقن ئەرزە وەردەگرن و دەفرۆشتەوە. خواستا کارگهن کردی و تایبەت ji bo pakêtînga berhemên xwe berê xwedayne boksên kartonî yên kargehên Kurdistanî. Ev kargeh jî yek ji wan e ku kariye berhemekê kualitî berz pêşkêşî wan kargeha bike. Ev jî Made in Kurdistan e. Ev jî li Kurdistanê hatiye beramanîn.